تاقیکردنەوەی بەرایی ئەنجام درا بۆ قوتابیانی دەرچووی پۆلی شەشەم کە دێنە پۆلی حوتەم بۆ 9 قوتابخانە لە پەروەردەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات. ئێمە قوتابخانەی بەخشندەیەکێکین لەو قوتابخانانە شکر بە سەرکەوتووی تاقیکردنەوە ئەنجام درا. دەستخۆشی لە لیژنەی باڵای سەرپەرشتی قوتابخانە ئینگلیزیەکانەکەین هەستان بە داوینکردنی پێداویستی تاقیکردنەوە و پرسیاردانان هیوای سەرکەوتن بۆ ئەو قوتابیانە ئەخوازین کە دێنە قوتابخانەکانمان و بابەتە زانستیەکان بە زمانی ئینگلیزی خوێنن.